دووبارە سڵاو بینەرانی عزیز بەڵێ کاک یاسین سەبارەت بە پرسیارەکەم کە ڕۆڵی سیستمی تاکحزبی و ڕۆڵی ئەو دەسەڵاتی کە لەلایەن حوسنی مبارەکەوە سەرۆکایەتی دەکرا لە بێدادی لە دابشکردنی سامانەکان و پاشان دەرەنجامەکەی ئەوە بوو کە ئەو هەژاریە لە وڵاتی میسر دەبینرا ماوەی 30 ساڵە هاوڵاتیان نێ وڵاتە سەرڕای ئەوەی وەکو خۆدوت لە ڕووی کەشت و کاڵیەوە زۆر دەوڵەمەنن لە ڕووی زۆر سامانی ترەوە دەوڵەمەنن وڵاتێکی گەشتیاریە میسر کەچی هاوڵاتیان بەدەست هەژاریەوە دەناڵێنن سیستمی تاکحزبی تا چەند چۆتە ناو بێگومان ئەتوانم بڵێم سیستمی گەندەڵی لە وڵاتەیە و تاکحزبی ئەوەی کە دروستی کردبوو هەتا سەر ئێسقان ڕۆیشتبوو یعنی وەکو داوەڵەوە عەرزم کردی کەمترین نیسبەتی وڵاتی مصر هەرە دەوڵەمەندەکان بوو کە زۆرترین سەروەت و سامانی مصریان بەدەستەوە بوو ئەو کەی تریشی لە ژێر خەتی ئەوەی کە لە عالمی بەستەندەری عالمی ناوراو لە ژێر خەتی فەقرەوە ژیان ینی من بە ئەرقام قسە بۆ جەنابەت بکەم تا 3 ملیۆن نەفەری تا 3 ملیۆن کەسی مصری لەسەر قەبرانەژی بەدەیان ئەتوانم بڵێم بە سەدان کەسەیە بەلەمێکی بچووکی هەیە لەناو ئاواژی ئیتر هیچی نییە نە جێگەی هەیە نانی هەیە نە ئاوی هەیە نسبەتی بەتاڵە لە 125 بەرەو ژوورە نسبەتی نەخوێنەواری بەڵێ بەڵام خەڵقی واشیان هەیە ئەتوانێت لای لە قاهرە بکڕێ ئەگەر بە کەواتە لێرەدا وەکو عەرەبیەکە ظاهری سوء تەوزیعەکەیە خراپ دابشکردنەکە هەیە زۆری لە بەرهەمهێنان ناڕێکی لە دابشکردن ئەوە بزەبت تەطبیق بوو لەوێ و ئەوەش بە ئاسانی چار ناکرێت کاک چونکە وەکو عەرزم کردی وڵاتی مصر وڵاتێکی کەم دەرامەدی پڕنەسەمەیە پڕحەشیمەتاوەی کە ئێرانێڵێ ینی نفوسەکەی زۆرە لە 85 ملیۆنە نزیکی سەحرای بێئینتاجی لە عەرزەکەیە زۆرە هیچ مەوریدێکی ڕئیسی ژیانی نییە وەکو نەوتی کە لە خەلیج و لە وڵاتی ئێمە ئەوانە هەیە ئەوەی کە هەیەی قەناتی سوێسە ئیدارەی حکمی محلی خۆیەتی یان ئیکتیفای ذاتی خواردنی خۆیەتی دەڕووی زراعەت و ئەوانەوە لەگەڵ ئەو سیاحەتی کە هەیە و هەروها سەنعاتیش جەناب دەزانی وڵاتی مەسر لە کۆنەوە وڵاتێکی سەناعیە ینی سەنعاتی باشیە مەسەلەن تۆ خۆت ڕەنگە تۆ بیرنەیە لە پێش توانێ یەکێک لە وڵاتانی کە لە شەرقی ئەوسەد تا سیارەیان دروستەکە مەسر بوو ینی من بیرمە کەوادری سەناعی کۆری ئەهاتن ئەچون بۆ مەسر دەورەیانە بینی بۆ ئەوەی لە سەنعاتی سیارە تا پێش بکەون ئێستا کۆریا لەکوێ و مەسر لەکوێ ئەمە هەمووی نەتیجەی گەندەڵی ئیداریە گەندەڵی سیاسیە ئەمە هەمووی نەتیجەی سیستمی سیاسی خراپ با هەم بەعام نایبنی نەکرد تاکحزبی لەلایەن حیزبێکەوە سیستمە سیاسی بڵێن دەبرا بڕێەوە سیاسی دەڵێم تاکحزبی بەڵێ سیستمی سیاسی خراپ لە وڵاتە نظامی سیاسی خراپ لە وڵاتە مصری گیانە ئەو قۆناغی کە ئێستا تایەتی شۆڕش ئێستا ئەکا لە کاتێکا مصر کەوادری کۆری ئەهێنا ساڵی 60ەکان بۆی فێری دروستکردنی سیارەیان بکەن ئێستا کۆریا لەکوێ و مەسر لەکوێ ئەمە نمونەیە لەسەر مەسر توانی بهێنەوە کە سیستمی یان نظامی سیاسی خراپ وڵات دەگەیەنێ بەکوێ عێراقی گەیان بەکوێ کاتی خۆی ئەو وڵاتانی شەرقی ئەوسەد سووریا یەمەن ئەوانە بزانە ئەیگەێنێ بەکوێ و چی بەسەردێنێ ئەگەر نظامی سیاسی لە وڵاتەکە خراپ بوو بێگومان چمەوە سەر پرسیارەکەی جەنابەت کە نظامی تاکحزبی وەکو جەنابەت باست کردیا سیستمی سیاسی بۆگەن و خراپ لە وڵاتە وڵات بەو مەسیرا گەیەنێکە زمانی مبارەکە مەسری تیا بوو بەڵێ وەک دەزانین ئیسرائیل بەنسبەت تەواوی جیهانی عەرەبیەوە وەکو دوژمن سیر دەکرێت گەر بە منطقی قسە بکەین بەدەر لە پەیوەندیە بەڵێ بەدەر لە پەیوەندیە دیبلۆماسیەکانیان دەبینین وڵاتی میسر لە سەردەمی سەرۆکایەتی حوسنی مبارەکدا کە پێشتریش ئاماژەمان پێدا لەلایەن یەک حیزبەوە لەلایەن یەک بیرکردنەوە و یەک بۆ چوونەوە بەڕێوە دەبرا پەیوەندیەکی باشی هەبوو لەگەڵ ئیسرائیلدا و هاوکات زۆربەی بڵین لە ڕووی ئابوووریەوە ئیسرائیل پشتی بەستبوو بە وڵاتی میسر و تەنانەت لە کاتی خۆپیشاندان و شۆڕشەکەدا ترسی ئەوەی لێ نیشت بوو کە بڵین ئەو خەتوتی ئەو بۆری گازانە کە هەبوون بڵێن ببڕێن و چیتر غاز بۆ ئینە چکە 45% گازی ئیسرائیل لەلایەن وڵاتی میسرەوە دابی نەکرێت ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بەڕای تۆ پەیوەندی لە کاتێکە هاوڵاتیان بەپی دوایین ئاماریشکە لە سایتی BBC بڵاو کراوەتەوە 55% هاوڵاتیان دەیانەوێت ئەو ڕێکەوتنامەی ئاشتی کە لە ساڵی 1970 لە نێوان میسر و ئیسرائیل لە کەمپ دایڤید ئیمزا کراوە هەڵبوەشێنرێتەوە بەڵێ جارێ ئەمە دووجان بێ ئەگەرمانەوە جانبی سیاسی و اقتصادی هەردووکی لێک بدەینەوە ئەوە
بەرنامەیەکی تایبەتیەوێ ڕەنگە ئێستا مەودای ئەومان نەبێ. جنابەت باسی غازت کرد، یەکێک لە مشکلەکانی فەسادی ئیداری یان فەسادی مالی و اقتصادی لە مەسرە ئەو اتفاقیە خراپەیە کە لە بینی نظامی مبارەک و ئیسرائیل کراوە کە وەکو جنابەت باست کە 145 غازی ئیسرائیل مەسر دابینیە کرد بەڵام بسەمەنین بەخست، یعنی بە کەمترین سعری دنیا، یعنی هیچ لە هیچ وڵاتێکی دنیاە ستاندەری ئەسعاری ستاندەری دنیا ئەو سعرە نییە، ئەویش اتفاقێکی ژێر بەژێری بەپێی ئەو محکەمەوە تحقیقی کە ئێستا لەسەر سەرۆک مبارەک هەیە من قساکەم لە خۆمەوە نایکەم بەپێی ئەو تحقیقی کە لە بەردەمی نیابەی عامەی مەسریە ئێستا لەسەر سەرۆک مبارەک هەیە کەمترین سعری غاز بووە بۆ هەر مەتر مکعبێک کە ئەچێ بۆ ئیسرائیل من ناتوانم ڕقەمەکان بڵێم چەنە بووە بەپێی سیاری ئەسعاری ستەندەری عالەمی، ئەمیش اتفاقێکی سڕی بووە چۆتە گیرفانی دەوڵەمەندێکی وەکو حسین سالم کە ڕەفیقی مبارەک بووە و لەگەڵ مبارەک و کوڕەکانی مبارەک و لەنەوە کۆنەکان بەڵێ لەنەوە کۆنەکانی ڕەفیقی سەرۆک مبارەک وانە بووە. ئەمە یەکێک لە مەسەلە گەندەڵەکانی کە ئەمڕۆی کە من لەگەڵ جنابەت دانیشتوم ئەمڕۆ تحقیق لەگەڵ سەرۆک مبارەکە لەسەر ئەم مەسەلەیە کراوە، لەسەر مەسەلەی ئەو غازەی کە بە کەمترین سعر فرۆشراوە بە لە بەرامبەر چی بە کەمترین نرخ فرۆشراوە ئەم گازە لە بەرامبەر تەمایەک بۆ جیرفانی خۆی دیارە خۆی تر ئەمە بێ بڕین لی پرسین لە بەرامبەر چی ئەمە مۆزوعەکە هەڵەگرێ قسەی زۆر لەسەرکەی بەڵێ بە نرخێکی کەم فرۆشراوە کەواتە بڵین پەیوەندیەکە زیاتر هێندەی پەیوەندیەکی سیاسیە لەسەر ئاستی بڵین سیاسی و دیبلۆماسی هێندە لەسەر ئاستی بڵین قازانج نەبووە. من پێم وایە لەسەر ئاستی اقتصادی و مالی بووە زیاتر نێک لەسەر ئاستی سیاسی با ئێمە نەچینە تەخوینکردنی خەڵقەوە تەخوینی وەتەنی و نیشتیمانی و نیشتانە من پێم وایە هەمیێتێتە خانەی فەسادی مالی و ئیداریەوە دەوڵەمەندبوونی خۆیان مەسەر ئەو ئەرقامانی من با ڕقم نەڵێم ئەو ئەرقامانی کە دنیا بانقەکانی سویسرا باسیەکەن لە پارە و سەروەتی مبارەک و عایلەی مبارەک و 16 کەس لە دەوروبەر مقڕبینەکانی مبارەک ئەرقامی خەیالین بەو پارانە نەبێ کۆ ناکرێتەوە کە چێت جیرفانی خۆیانەوە. ئەمە لەبەرەوە ئێمە قسە لەسەر بابەتی مالی و ئیداریەکەین و لەسەر نظامی سیاسی زەرەرەکەی بۆ وڵات لەسەر مەسلەی تەخوین و ئەوانە کە ئەمە بەکرێ گیرایشتێ ئەو بابەتی ئێمە نیە باسی ئێمە نیە با نەچینە ئەو قۆناغەوە. ئەمە لایەنێکی سیاسی جنابەت باسی ئەوەت کرد کە ئیسرائیل و علاقەیان و کام دێڤید و ئەمانە ئەو ڕقم 155 نییە ئەو بەپێی ئەو ئیحسایی کە جنابەت باس کرد 156 بەڵام شەد نییە ئەوەش ئیحسایەکی نمونەیە کراوە لە مەسر چەندین ئیحسایی تریش کراوە ڕەنگە هەندێک کەس لەوە زیاتریش بێت هەندێک ئیحسایی هەندێک ئیحسایی لەوە کەمترێکە بەڵام بەعموم علاقەی بینی ئیسرائیل و مەسر ئێستا لە ژێر تەرەقوبایە لەلایەن ئیسرائیلەوە ئایا بەکوێ ئەگا چونکە وەک ویستم باسیەوەت بۆ بکەم تا ئێستا تا ئەمڕۆ کەم تۆ بێکەوە دانیشتوین لە مەسر لە 25 ینایرەوە تا ئەمڕۆ 28 کتێب لەسەر ئەو شۆڕشە نووسراوە 28 کتێب لەسەر ئەو شۆڕشەی مەسر نووسراوە دیارە هەمووشی ئەو کتێبانە عەرزی ئەحداسەکانە هەر کەسێک بیر کاتەوە لەوەی کە بیاوێ تەنەبوو بۆ مستەقبەلی شۆڕشەکە بکە غەڵەتە ئەمڕۆ ناتوانانی بڵێ نظامی مصری داهاتوو چۆنە بێ نظامێکی ئیسلامیە بێ نظامێکی ئەلمانیە بێ نظامێکی وەتەنیە بێ نظامێکی عنسوریە بێ نظامێکی گەندەڵترە بێ لەوەی کابوو یان نظامێکی چاک و باشترە بێ لەوەی کابوو بەڵام بەعموم ئەحزاب زۆر بووە بە انتخابات ئەکرێ انتخاباتی پەرلەمانەکرێ انتخاباتی ڕئاسیەکرێ ڕەنگە دەستور هەمووی بگۆڕێ هەمووی ئەڵێن ڕەنگە قانونەکان هەمووی بگۆڕێ. بەڵێ کاک یاسین هەریەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەوە تۆمەتبارەکەن کە لاسایی تونس و میسرەکەنەوە لەوەی کە هاتوونەتە سەرجادە و خۆپیشاندانەکەن بەڕای تۆ هیچ لێکشوونێک لە نێوان هەرێمی کوردستان و میسر هەیە لەم قۆناغەدا؟ جوابی پرسیارەکەی جنابەت هەر مجرد لە تەوەری بابەتی دانیشتەکەمانەوە توانین وەربگری کە لەوێ شۆڕش بۆ یەکرا چونکە نظامی تاک حیزبی هەبوو لە وڵاتی ئەمە نظامی تاک حیزبی نییە لە کوردستانی ئەمە نظامی تاک بەڵام دوو حزبیش لێرە دەسەڵاتدار نین دوو حیزب دەسەڵاتدارن بەڵام کاتێک دەسەڵاتدارن کە تۆ بتەوێنێتەوێ معارەزە لەگەڵیانە چۆتە انتخاباتەوە ئەنجامی انتخاباتەکەی تا ئەمڕۆ قبول بووە لەسەر ئەنجامی انتخاباتەکەی اتفاقی کردووە و ئیمزای کردووە و چۆتە پەرلەمانەوە بۆی و تێتی معارەزەی دەست بە مێزان کێشانەکەم لەوێ و ئیعلانی کردووە وەکو چۆن بینیمان لە عێراقیشا گۆڕان بوو بە معارەزە و ئێمە بەشداری ناکەین وەکو جنابەت باستێن کرد لە کوردستانیشا هەر سێ حیزب اتفاقیان کرد وتیان ئێمە بەشداری حکوم ناکەین ئەمی بن معارەزە کەواتە لە قۆناغی یەکەما بابێنی سەر ئەو باسەی کە لە وڵاتی ئێمەیە تاک حیزبی نییە انتخابات کرا بەنسبەت هەڵبژاردنەوە لە میسر
تا ئێستش چاودێرانی نێودەوڵەتیش باس لەوە ئەکەن کە لە هەڵبژاردنەکاندا خۆشت ئاماژەت پێدا کە هەمیشە ساختەکاری هەبوو هەمیشە ساختەکاریە بەڵام بە هەمان شێوە لایەنەکانی ئۆپۆزیۆن و بەتایبەت بزوتنەوەی گۆڕان باس لەوە دەکات کە لە هەڵبژاردنەکانی کوردستانیشە ساختەکاری بوونی هەبووە. من جامەیە جوابێکی مۆزوعی ئەلمیانت بدەمەوە. با من و تۆ قرار نەدەین لەسەرەوە. باسی ڕەئی ئەوان بەڵێ با من و تۆ منامانێ ئەرزی ئەو مۆزوع باسی ئەو مۆزوع بڵێ بام تۆ ئەو انتخاباتەی کە لە سووریا یا لە مصر یا لە یەمەن یا لە تونس ئەوانی کە کراوە هەموو دنیا شاهدیدا لەسەر ئەوەی چێکە کە من ئەڵێم هەموو دنیانی هەموو ڕێکخراوەکانی ئومەمی و لۆکاڵی کە حزوریان هەبووە شاهدیان نا لەسەرەوەی کە ئەوانە انتخابات نەبووە دەردی ئێرانیڵی انتسابات بووە یا مازەلە بووە. بەڵام انتخاباتەکەی کوردستانی ئێمە هەموو دنیا شاهد ینی من ڕێکخراوە ئومەمیەکانەڵێم هەموو دنیا شاهدیاندا کە نیسبەتەن انتخاباتێکی نەزیه و پاک بووە و معارەزە خۆشی ئێعترافی پێکرد و چۆ ناوێەوە کاتێک ئەڵێ ئەتراف پێ ناکەم کە لەو کاتەیە 10 ساڵ بڵێ نایکەم بڵێ شەریک نابم بڵێ بەشداری ناکەم ناچمە پەرلەمان بوون بە ئەندام پەرلەمان چوونە ناو معارەزەوە لە پەرلەمان دانیشتن وە سوێنی پەرلەمان تێریان خوارد ئەمانە هەمووی خۆی لە خۆی زەین کەکە هەندێک شتێ موافقەی زمنیە من خانوویەک بە تۆ دەم بکرێ بۆ ماوەی ساڵێک بە پێی قانون بۆ ماوەی ساڵێکی دەم بکرێ بە تۆ لە مانگی 12 ساڵی داهاتوە کە تۆ کرێکت بۆ من هێنا وەرم گرت ئۆتۆماتیکی عەقدەکە تازابێتەوە کە تۆ چوویتە پەرلەمان سوێنی پەرلەمان تێریت خوارد بووی بە ئەندامی پەرلەمان تازە تۆ نوێنەری لە پەرلەمان هەیە ئەترافت باید انتخاباتەکە کردووە بووی بە معارەزەیەک لە پەرلەمانە بەجا تۆ ئیعلانت کەوتی کاکە من لە حکومەتە نابم بەڵام وەک معارەزە مێنووە لە پەرلەمانە ئەمە هەمووی ئەترافاتی زمنیە تۆ ناتوانانی ئەمڕۆ بڵێ نەخێر انتخاباتی پێش و ساختە بۆ لە قسەکانی خۆت پەشیمان بیتەوە باشە بڵێ ساختەوە بەڵام بڵێ بە انتخاباتیشکە بکەین بڵێ باش بەڵێ گەربینە سەر دەسەڵات و حکمی بنەماڵە لە میسر بەڵێ لە سەری سەرەوەی هەرەمەکە مبارەک حوسنی مبارەک بوونی هەبووە پاشان دەبینین عەلا و جەمال و سۆزان و لە دوای ئەوانەوەش وەک خۆت دەزانی جیلێکی وەک خۆیان پێڵەن جیلی قەدیم نەوە کۆنەکە هەبووە کە لە حوسنی مبارەکەەوە نزیک بوون و ڕەفیقەکانی خۆی دەسەڵاتیان هەبووە گەر بکرێ باسێکی ئەومان بۆ بکەی بە حکمیەوەی تۆ لەوێ بوویت و ئاگاد لە ڕووداوەکان بووە و ئاگاد لە دەسەڵات و هەیمەنەی بنەماڵە بووە بەسەر سەرجەمکایەکانی حکوومەت بڵێ من دەسەڵات و بعد دوشتەکە لێک جا بکەین جارە نفوزی ئینسان چ لە حیزبات چ لە دەسەڵاتە چ لە نظامە بە ئاسانی پێیان نابێ لە وڵاتانی ئێمەیە بە ئاسانی پێیان نابێ کەواتە بە ئاسانیش لە دەستی نادەن لە مەسر بە ئەوەی کە جناب ناونە بنەماڵە لە ناو حکوومەتە هیچ دەسەڵاتیان نەبوو لە ژێرەوە دەسەڵاتیان نەبوو یعنی لە کۆتاییدا دەسەڵاتیان هەبوو بەڵێ ئەنە ئاخر دەسەڵاتەکان خۆزگە دەسەڵاتەکە دەسەڵاتی ڕسمی بووە دەسەڵاتی ناڕسمی بوو مەسەلەن خانمی ژنەکەی سوزان مبارەک ڕەنگە دەسەڵاتی ئەوەی بووایە کە وەزیر فلانە کەس تەعین بکرێ بۆ وەزیر و فلانە کەس تەعین نەکرێ زمنەن ژێر بەژێر بەڵام خۆی بەڕسمی هیچ پۆستێکی نەبوو ئەمە بابێک بابی دووهام وەکو بابۆم باس کردی کاکە یادگار نفوز بەدەستکردن ئاسان نییە بەدەست بە ئاسانی ناگێتە نفوزێکی زۆر و دوایش بۆیە بە ئاسانی واسی لە نایێنی صفوة الشريف أحمد فتحي السرور حبيب العادلي أحمد نظيف أحمد أبو الغيط أمانة بأساني نجشتونا أو النفوس عمر سليمانيش بهماشيا بأساني نجشتونا أو قناغي كأواني تيابون بلام كاتيك جيشني بأساني جوازي لنا يعني من ما يبنوا يشتر بوت إن كبت موسد من يشتر بو بينمو هذا صلاتك بخين ورد قرت بأساني بجينيالي بخين نبي هذا صلاتك بتشبلا ورد قرت بتشبلا بجيالي دون مني بسيط بو بينمو توني بلير یەکێک لە ڕئیس وزرات چالاکە و بەرجەستەکانی بریتانیا بە چەپڵە هاتووە وایانە بە چەپڵە انتخابات هاتووە سەر حکم بەڵام کە چەپڵەشیان لێدا نامانەوێت ڕۆیشت چکە زۆری پێ نەداوە چکە ئەزانێ ئەم کورسیا بێ بەجێ بێڵێ لەبەرەوە زۆر خۆی بۆ ماندوو ناکرد نەبۆ گەیشتن پێی نەبۆ چۆڵکردنی چکەی زانێ بێت چۆڵی بکە بەڵام یەکی وەکو مبارەکیان ئەو دەسەڵاتانی کە ئێمە باسمان کرد دەسەڵاتە فاسد و بۆگەنەکانی شەرقی ئەوسەد هەمووی لە سەدام حوسێن و بیکرا سەدام حوسێن کاتێک کە ڕۆیژ پێشوی بژوا بە ڕێز ئەشەتی بانکەری گومن بە خوێن هاتوون بە خوێنی ژەڕۆم و ڕاستیشی کرد هەتا خوێنیان نەڕشت نەڕۆی لەبەرەوە پیاوی ئەو خەڵقەن بە نفوزانەی لە وڵاتی مصر هەبوون جناب ناو نەعایلە من ناوی نانێم عایلە چکە عایلە دەسەڵاتێکی تر بوو
بەڵام دەوروبەرەکەی کە لە ڕەنگە تەسیری سلبیان هەبێ بۆ گەندەڵکردنی مبارەکیش کە من پێم وایە هەموو گەندەڵەکان هەری مبارەک شخصی نیە و ڕەنگە دەریش بکەوێت لە مستەقبەلا بەڵکو هی دەوروبەرە گەندەڵەکەیەتی چ عایلەکەی وەکو ژنەکەی و جەمالی کوڕی چ ئەو الحرس القدیمی کە ناوم هێنا لەوە پێش ئەوانەیە کە لە دەوری بوون ئەمانە هەموو ئەویان گەندەڵ کرد ئەمانە بە ئاسانی نەگەیشتونەوە جێگە و قۆناغا بۆیە بە ئاسانی بەجێ نایڵ لەوەی کە بە ئاسانی نەگەیشتون ینی خوێنیان داوە ینی شەو ڕۆژ شەو نخونیان بۆ کردووە ینی خەڵکیان بکوشتو ینی بەسەر لاشەی خەڵقا ڕۆشتون بەسەر کە چی بە نسبەت خێزانەکەی مبارەکە و هەر یەک لە جەمال مبارەک و عەلا مبارەک و سۆزان مبارەکی خێزانی یعنی چی پرسیارەکە مەبەستم ئەوەیە ئەمان چۆن هاتوون بە ئاسانی گەیشتونەتە ئەوێ ئەمانە چکاوان تەداخلی هەموو شتێکیان کردووە هەر لە داهاتژنی ئەو سامانانەیان کە لە تاکە ئیمتیازانی بریتانیا بڵین لە بریتانیا بلۆکرات دلیلی ئەوەیە کە خێزانەکەی مبارەک کەسی یەکەم بووە یان با بڵین زۆرترین گەندەڵی کردووە لە دزینی با ئەگەر بەو شێوەیە بکرێ ناوی بەرین لە بردننی لە بەتاڵانبردننی سامانی وڵاتەکەی بەڵێ ڕاست ئەمە طبعا من حەزەکەم جنابەت لەوە ئاگدارکەم ئەمانە تەنها ئیمتیازیان ئەوە بووە نەسەرکرایەتی حیزب بوون لە ئەوڵەوە و نە پیاوێکی خاوەن خەبات و سیاسێکی محەنەک بوون تەنها ئیمتیازیان ئەوە بووە کە سوکاری سەرۆکن یعنی هیچ ئازایەتیش تریان نەبووە ئەمە ئەساسی گەندەڵیە دوای ئەوە ئەمانەی کە جنابەت باسیەکەی ئێمە لە ئیعلام قساکەین بەڵام با نەبین بە ئیعلام با هەندێک بە مۆزوعی قسە بکەین ئەمانەی کە جنابەت باست کرد لە گەندەڵی لە دزی لە ئەمانە هەمووی ئێستا لەژێر تحقیقایە و هەمووشی حکم و قەزای مەسری کە من بە تا ئەمڕۆ بە نەزیهترین قەزای ئەبینم لە دنیا بەتی تیاگا و حکمی تیادا و قەراری لەسەردا هەمووی دەرەکەوێ ئەمانە کە چەندیان گەندەڵ چەندیان ڕاستە و چەندیان ڕاست مەبەستە ئەو قەزایە کە لە دوای 25 بەڵێ نە ئاخر لەوە پێشش قەزای مەسری تا ئەندازەیەک پاک بووە ئەگەر قەزای مەسری پاک نەبووایە بەو شێوێ نامایەوە تا ئەمڕۆ ئەو قەزای لە دەرچی چووکە بەڵام ڕۆڵی پەراوێز نەخراوە بێگومان زۆر کاتەیە بێگومان تا 25 ێنایەر زۆری ئەفو ڕۆڵی پەراوێز ڕۆڵی هەر نەما بوو بەڵێ نەک پەراوێزخرا بوو ڕۆڵی قەزای سەربەخۆ و ئازادی مەسری هەر نەما بوو بەڵێ لەبەرەوە ئەتوانین بڵێن قەزای مەسری ئەمڕۆ یەکێک لە ڕۆڵە تاریخیەکانە بینێ بۆ پاکردنەوەی وڵات لە گەندەڵی پێشوو و بۆ محاکەمەکردنی سەری فەسادەکانی پێشوو بەڵام بە شێوەیەکی عادلانە تا ئێستا 25 ێنایەر تا ئەمڕۆ چەندین کەس لە وەزیر و بەرلەمانتەرەکان گیرا و تحقیقان لەگەڵ کراوە بەڵام یەک حکم دەرچووە حکمی 12 ساڵ زیندانی بۆ حەبیب العادلی دەرچووە لەسەر مەسائلێکی مالی ئێستا دیارە چەندی داوای تری لەسەر تەنها ئەو تەنها یەکلا نەبووەوە یەک حکمی ئەوان پێڵێن ئیبتیدایی حکمێکی ئیبتیدایی دەرچووە حکمی تریشی بەدواوە و ئەو چەندین داوای تریشی لەسەرە هەر تەنها حەبیب العادلی چەندی داوای مەسەرەن هەموو یەکێک لەو وەزیرانە چەندین داوا و شەکوایان لەسەرە ئەمە هەمووشی تەبەن فایلی بۆ کرێتەوە لە حی خۆی هەیە بەجیا تحقیق لێکرێەوە بەجیاش محکەماکرێ وەکۆکانی کە لە عێراق ڕوویدا یەکێ لەسەر ئەنفال یەکێ لەسەر کیمیاوی یەکێ لەسەر شۆڕشی ڕەمەزانیەکەی شیعەکانی ساڵی نەوەویەک هەرێکە لەسەر بەرزانەکان و هاکەزا لەوێش ئەینەشتا بەڵام ئەوێ تەنها دوو کەیسەیە کە کەیسی سیاسی قتڵ و ئەوانەیە ئەویش کەیسێک لەسەر حەبیب العادلی وەزیری داخلیە کەسێکی لەسەر سەرۆک مبارەک ئایا ئەمری کردووە بە تەقیکردن لە مزاهرەتییانە ئەگەر ئەمری کردبێت ڕەنگە سزای سیاسی دەرادانی بەسەردا بسەپێنرێت واللهی ئەگەر یەکلا بێتەوە شارزایم لەو بارەیە زۆر نییە بەڵام پێم وا بێ هەر کەسی ئەمری کردبێ بە تەقیکردن لە مزاهرەتی ئەگاتە حکمی ئەدام بەڵێ حکمی بدایی ئەگاتە حکمی ئەدام جا لەوە دوات چی بەسەر دێت چۆنە ڕوا نازانم ئەوەی کە ئاگام لێ بێ خوێن بێتمەوە لە مەسر تەنها ئەوە ئیگەێنتە حکمی ئەدام هیچ شتێشت نایگەێنتە حکمی ئەدام بە بەراورد لەگەڵ ئەو ڕاگەیاندنەی کە لە سەردەمی حوسنی مبارەکدابوونی هەبوو ئەو ڕاگەیاندنەی کە ئێستا دەبینرێت و خۆشت شاهێدی لەوێ وەکۆی لەوێ ئەژیت جیاوازیان چییە ئەم ڕاگەیاندنە لەگەڵ ئەو ڕاگەیاندنەی سەردەمی حوسنی مبارەک لە ڕووی ئازادیەوە لە ڕووی ڕاستگۆی و نەزاهەتەوە لە ڕووی گەیاندنی ڕاستیەکانەوە وەکو خۆی بەڵێ من حەزەکەم ئیشارەت بە شتێک بدەم ئەمەش قسە زۆر هەڵەگرێ ئیعلامی مەسری چ خوێنرا و بیسرا و بیررا و ئەلامێکی عریقە یەکێک لە ئەلامە عریقەکانی دنیا
و فەزڵی ئەلامی مصری ئەوەیە بەسەر ئێمەی کوردیشەوە کە یەکەم جار ڕۆژنامەی کوردی کە دەرچووە لە مصر دەرچوو لەبەر ئەلامی مصری ئەلامێکی کۆنە عریقە ئەوە یەک دوو ئەلامی مصری لەوە پێش دوو بەش بوو ئەلامێک کە پێیانەوتی ئەلامی وەتەنی قومی خۆیان بنیانە ئەلامی قومی ئەلامیش کە بنیانە ئەلامی ئەهلی ئەلامی ئەهلی ئەو ڕۆژە چۆن بۆ ئەمڕۆ شەروایە ئەو ڕۆژە دژی نظام بوو قسەیە کرد بە ئاشکرا شتێ نووسی دوێنیانەدا فەسادیانی ئەلانە کرد دەیان شتیانە کرد ئیعلامی قومیش ئەو ئیعلامە بوو کە وەصف و سەنای حکوومەتیە کرد و دەسەڵاتی کرد بەڵام ئەوە ئەلامیشی زۆر خوێنەوە یعنی خوێنراوە نەبوو خەڵق وەریەگرت بە تەنها بۆ ئەوەی ئەخبارەکان لێوەرگێ و ڕۆڕاستەکەی ئەخبارەکانی کە چی ڕوویدا و چی کراوە لە وڵاتە بەڵام دەرخستنی فەساد زیاتر ئیشی ئەو ئەلامانە بکراوێنی ئەلامی ئەهلیە ئەمڕۆ ئیعلامی قومی ئەوەی کەناوێنی ئەلامی قومیە وەکو ئەهرام و تەلەڤیزیۆنەکەی مەسریە و قناتی ئولا ئەوانەیە کە سەر بە حکوومەت و ماسپیرۆیە ینی بناکەی ئیزاو تەلەڤیزیۆنی مەسری ئەمە دەورە بی دەورێکە بینێ لەگەڵ شۆڕشە و دەورێکە بینێ بۆ دەرخستنی فەساد و دەورێکە بینێ بۆ محاکەمەکردنی مفسیدین بۆ دەورێکە بینێ لەگەڵ محکەمە ئەوانەیە یعنی بەڕاستی دەورێکی قومیە بینێ ئەو دەورای بینێ کە شۆڕجێرەکانی مەیدانی تەحریر بینیان ئەجا ئەمە دەردی خۆیان هەندێک جار پێڵێن تەلەونە یعنی ئەو دوێنێ لەگەڵ ئەوە بۆ ئەمڕۆ تەمەلوق و تەلەونەکە یان ڕاستیە حقیقەتە من ناتوانم حکم بدەم کە کامیان ڕاستی و حقیقەتەکە بڵێ کاک یاسین بەڵام بۆ ئاگاداریت عەفوو زۆربەی سەر و بەڕێوەبەرە کۆنەکان لابران و زۆرترین گەندەڵیش لەسەر مدیری ئیعلامیان مدیری زاو تەلەڤیزیۆنی مەسریە کە وسامە شێخ بوو ئەویش لابرا و ئەنواع گەندەڵی و مەشاکلی لەسەر بە هەمان شێوە ئەو سیستمە بوو ئەو دەسەڵاتی حوسنی موبارەک بوو کە ئەوانیشی پەروەردەکرد بوو بۆ شێوەی ڕەفتار بکەن بێگومان کەواتە ئەمە ئەوە ئەگەینێ کە دەسەڵاتی حوسنی موبارەک چوو بۆ هەموو کایەکانی ناو بەڵێ دەسەڵاتی حوسنی موبارەک دەسەڵاتی ئەو نظامە یعنی دەسەڵاتی نظامی تاک حیزبی یا دەسەڵاتی نظامی کە بە پێی تەسکیەی ئەمنی مەرکەزی خەڵک بگاتە جێگەی خۆی شۆڕ بوو بۆ هەموو ڕێگ و ڕیشەکانی هەموو ماڵەکان نەک هەموو دەستگا دایرەکانش هەموو ماڵەکان شۆڕ بوو بۆ بەناوی بەبێ ئەوە هیچیان بۆ ناکرا تۆ میسری دوای موبارەک چۆن دەبینیت من دیارە لە کاتی شۆڕشەکەی سەردانێکی ئێرەم کردەوە لێرە پیان کە ڕۆشتمەوە زۆر برادر ینی ئاوا نمونەکەت بۆ دەم زێ برادر پرسیان لێکردم وتیان ئەڕۆیتەوە وتم بەڵێ وتیان ئەی ناترسی مەشاکل ببێ و ئەمنیەوە وتم وەڵی هەستەکەم هەموو شتێک لە بازار ئەو نەجوانە بەدەمتەوە پێکەنی تا ئەمڕۆژ هەرچەند ینی جەناب شتی بینیان ڕەنگە بینەر ئەوە لێک بداتەوە ڕخنەی لە قسەکەی مگە بڵێ ئەی ئەو هەموو فۆزایە نبینی لە بینی قبط و مسلمانەکان هەیە بەڵێ ئەوانەشە بینم بەڵام تا ئەمڕۆ کە من لەگەڵ تۆ دانیشتوم ڕێیم هەروایە کە شۆڕشی مەسر یەکێک لە جوانترین شۆڕشەکانی دنیا کە بێوێنەیە هەم لە سپێتیە هەم لە محکەمەکردنی فەسادی پێشوە یعنی مەسەلەن ئەگەر لە وڵاتی ئێمە ئەو ڕێبدا ڕەنگە گۆمی خوێن هەستێ لە تەسفیەکردنی حسابات کوشتنی خەڵق چاک و خراپ ڕەش و سپی بێ کوبسووتێنێ لەبەرەوەی حەقی خۆیان بکەنەوە لەوێ حەقکردنەوەیتیانە بوو لەبەرەمە و لەبەرەوەی کە محکەمە هەیە و قانون هەیە تا ئەسش پێم وایە شۆڕشێکی بێوێنەیە بەڵام مستەقبەلی بەرەو کوێ ئەڕوا ئەوە بەرنامەیەکی تر ڕەنگە بتوانین قسەی لێ بکەین ئایا چی ئەمڕۆ باڵا دەسە چێ لەسەر ساحەکە دەوری هەیە و دەستی هەیە و دەنگی هەیە ئایا ئەلمانیەکانن یا ئیسلامیەکانن ئایا ئیسلامی چەند بەشن ئایا کامیانە گەنە بەردەسەڵات ئایا ئەوەی کە ڕووەدا لە بینی قبطی مسلمانەکانە هەموو مسلمانەکان یا هەموو قبطەکان ئەمە ترسی شەڕی ناوخۆ نایێنێتە کارەوە تا ئەمانێتە ئاراوە بڵین ینی ئەو حکوومەتی کە ئێستا هەیە دەسەڵاتی ئەوەی هەیە کە بتوانێت تا کاتی هەڵبژاردننی داهاتوو ئەو پشێوی ئارام بکاتەوە عسکەر لەوێ احترامی زۆرە جەیش لە مەسر هەم احترامی زۆرە هەم هایبەتی زۆرە ئەوە خاڵ یەکەم خاڵی دووهام بەداخەوە ئەویان ئەڵێم بەداخەوە دووبارە ئەو فەوزا و مشکلەیە کە هەیە لە بینی نوخبە هوشیارەکەی مەسر هەیە چ قبطێکی چ مسلمانێکی لە ناو خەڵقانیە ئەوان خەڵقەکە تەرجیعەکەن بەداخەوە کە بۆ ئەو قۆناغە بڕواکە قۆناغێکی ترسناکە و ڕەنگە شەڕی ئەهلی لێ بکەوێتەوە هەرچەند پێشم وانە بگاتە ئەو قۆناغە بەڵام نوخبە دەمهراشەکەیان نوخبە هوشیارەکەی مەسر بەداخەوە ئەمڕۆ ڕۆڵێکی خراپە بینین لەوەیە کە هەم تەرجیعی چ لە قبطەکان تەرجیعی قبطەکان بکەن بۆ مشاکەسەکردن و خراپە چ لە مسلمانەکان تەرجیعی سەلەفێت تونندڕەوە خراپەکان بکەن بۆی ئەو لەسەر قەزەی بەسیط ئەو شتانە بخۆڵکێنن کە ئەمڕۆ من و تۆی بینین لەسەر شاشی تەلەڤیزیۆنەکان کە بەداخەوە بەڕاستی بووی بەڵێ بەڕێز مەلا یاسین ڕەوف نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە قاهیرە زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی چاوپێکەوتن بینەرانی ئازیز چاوپێکەوتنی ئەم هەفتەیەشمان کۆتایی هات هەر شاد بن